برنامه نزیکتر ریز و صلابت تایبت بوده ناوا گل و دار و درخت و کش هوایی که گله که تایبت ابرو کدی سام لحولی نه خدمت کساتی که بکین نزیک بیش کساتی که کود گله بوردا خدمت کردیش نویسینه بگیرش زانکوی بگیرل پارلمانی بگیره انا زانم بیشمه پارلمانا بری یا جن نویسران نوکه و بری و دهاتو زانی کامیوانو ما ابرو کیه کساتیا ابروکه کدیش نزیک بنیاسین و بچینت نواجیانوی دا گله جهاده کده بس ابرو بجداتر چینت نواجیانوی دا دکتورا شکریا رسول گله خوشحالی نفس ابرو تحریک دا مع نزیکی جانوی بخیر سر صحتی شنا دکتورا والله باش سپاس بخو ناو گلو دارو درخت خوشا درین اوی لسر زور بابت دنوسی ناتوانی لسر خوی بنوسی وای اگر ما وهابی بونه ای کو مذاکرات مذاکراتم دەستم پێ کردووە بەڵام کتێبی تریشم هەیە زەروری کە تەواوی کەم ئەگەن ئەویش خۆ لە بەرنامەمایە و تقریباً گەیشتومەتە مۆسکۆ لە ژیانم لە مۆسکۆ ئەو 5 ساڵێک کە لەوێ ژیاوم ئێتر ئێستا بە مۆقەت دامناوە هەتا ئەو شتەکانی ترم تەواو زۆر سەفەرت کردینە دکتۆرا بەس هەمووی بۆ خۆت نەبووە بۆ چ بووە والله من هەموو جارێک گەڵێم من بەختەوەرم کە زۆر خزمەتی گەل و نیشتیمانەکەم کردووە بەڵام بۆ خۆم نەژیان یعنی من چوومەتە هەر وڵاتێک لە ئەوروپا بە بەحسێکی ئەکادیمی چوو بە لێکۆڵینەوەیەکی ئەکادیمی چوو کە چوومەتە هۆڵندە و سوید خوشکەکانم منیان گەڕانەوە یا برام یا خزمم ئەمانە بەڵام کە مناڵەکانم گەورە بوون و ژنیان هێنا و شویان کرد ئەو کاتە هەستم کرد کە بەڕاستی ژیانێکی تر هەیە نەک هەر ژیانێکی زانستی و نووسین و ئەوانە پەشیمان بووی یان کە ئەچمە ئەوێ حەسرەتە چۆن ئەو شوێنانم نەدیوە وەکو با بڵێن سیاحی یا وەکو ئەوەیەکەوە ئەو خەڵقانەی کە ئەچن بۆ ماوەیەک ئەمێننەوەوانە من بەهۆی کوڕەکەمەوە هەموو جارێک باڵێ بێ ئێوەش لەگەڵ خوا خێری بنووسی ئەرە وڵا بێت من هەمیشە سوپاسی مناڵەکانم مەکەم بەڕاستی بێ جیاوازی ئەم سوپاسیەوە بۆ نۆژێتی دکتۆرە ئەگەر ژیانت بوونمونە بکەینە چوار بەش نووسین نووسن و نان خواردن و هەر شتێک بی سەفەر لەگەڵ برادران ماڵی تێکەڵای ئەو شتە چی هانیان زۆرتر دەگەێت زیاتر وەختم ناوەتیە نووسینەکانم نووسینەکانم چونکە جاری وا هەیە شەوی وا هەیە من کەم خەوم ینی خەوم کەمە هەر بە طەبیعەتم جاری وا هەیە تا سەعات 3 دانیشم جاری وایە تا 2 دانیشم جاری وایە خەبەرمە بێتەوە لە چوارەوە ئیتر خەوم لێ ناکەوێتەوە لە ماڵیشەوە ئێستا هەر خۆم و باوکی مناڵەکانم بەتەنهاین ئەو خەریکی دنیای خۆیەتی نووسین منیش ئەویش نووسینە لەبەرەوە هەردووکمان چوونێتە ئەو دنیا وشکە بەڵام کە بەرهەمەکانمان پێشکەشەکەین و چابەکرێەوە ئەکەوێتە ناو خەڵقەوانی ئیسراحەتێکەکەی وەکی وشکە وەڵڵایە ئەزای چۆنە تۆ ئەبێ هەموو هزر و مێشکت و دڵت لە لای ئەو نووسینە بێت جاری وا هەیە تۆ شتی وا دێت ئەتەوێت زیایی بکەی ئەچی پەلاماری چەند کتێبێکی تر هەیە تو ئەبێ ئەمەش وەکو سەرچاوە بەکاری بێنی ئەی ئەمە تەڕوو بڕە مادەم زیاتر کاتت لە بوو نووسینە ئەی ماڵێ باوکی مناڵەکان لێیان نەبووە کاتم زیاتر هەموو شتێک حەقی خۆی ماوەتێ حەسەی باوکی مناڵەکان لێ بپرسە لێ بپرسە بزانە چ ڕۆژێک ئەو ڕۆژێک کە نەتوانم شت بکەین ئەڵم با لە دەرەوە خواردن بێن بەڵام خۆم هەر حەزەکەم خواردنی بۆ دروستکەم و بۆی دابێ یعنی لە ماڵێ چوار دیواری ماڵێ ژنانە دەژی نەک نووسەرانە واللهی بۆ نووسەرە خۆم نووسرم بەڵام کە ئەچمە چێشتخانە ئەمە ژنی ماڵەوانە ئیتر مۆسیقایەکی خۆشەکەمەوە یا گۆرانەیەکی خۆش لێ دەدەم ئەمانە ئیتر با بڵێم زەوقم ئەکرێتەوانە بە شەوق و زەوقەوە خۆشم حەزم لە خواردنی خۆشە چ خواردنێک مەسەلەن وەڵی تۆ لێم ئەپرسی چ خواردنێ حەزم لە دۆڵمەیە بەخۆت حەزم لە یاپچاکی گەڵامیەوە حەزم لە بریانیە حەزم لە بامەیە حەزم لە تپسیە ئیتر لەم جۆرە شتانە حەزم خواردنی خۆت پێ خۆشترەیان کچی خۆت
واللهی ئەزایی چۆنە لە سەرەتا کە شویان کردبوو زۆر بەدڵم نەبوون ئێستا زۆر شیویان زۆر خۆشە ینی ئەوانە بەڵام هی خۆشم تامێکی تری هەیە مەسا ئەگە زۆر بنووسی بێزار دەبی طبیعی بێزارە بم جاری وایە کە بێزارە بم تا دوو ڕۆژی ئەگە سەفرەیە کەم بەجیانە هێڵم شتەکان بەڵام ئەو کاتە بە مێشکێکی تازە و بە هینێکی تر هزرێکی نیێوانە ئەچمەوە سەر لاپەڕەکە ئەوەش جۆرە هینێکە ماوەیەکە کە بێ مێشکم و دڵ و هینی خۆم چەنەکە لەگە برادەرەکانی دادەنیشی هەر یەکێک شتێکی تایبەتی خۆی باز دەکات دکتۆرە شکریات چ شتێکی تایبەتی لای باز دەکەم ئێستا دۆنیە ئێستا شتێکت خوێنەوە تۆ ئەو ئافرەتانی شاری هەولێر دۆنێشەو لە ماڵی یەکێک لە هاوڕێکان بوون هات باسی ئەو کتێبەیان کرد باسی خەجەباوە کرا باسی پەرواز کرا ئەوەی کەوا گۆرانی بێژەکە وتیان هەریەکە ڕایەکی هەبوو لەسەر پەرواز من پێم داگەر لەسەر هەندێشت وتم پەرواز ئەبێ ئێمە سوپاسێکی گەورەی بکەین خۆم یەکێک بووم لەوانەی کە لە عەرب ئایدڵ هاتەوە بۆ هەولێر من چوومە پێشوازی بۆچی چکە ئەو ئافرەتە بەو دەنگە خۆشەیەوە کوردی بە میلەتی عەرب ناسان بە دنیای وڵاتانی عەربی ناسان ئەم کچەکە گۆرانی ئەوت ئەوانەی کە هەڵیان ئەسەنگان خۆیان معجب بوون بە کچەکە ئەمە ئەم ئافرەتە توانی دەنگێکی گەورە و بەجلێکی جوان و سپۆرتەوانێ بە گۆرانی کوردی حەیران و لاوک و اینجا مێردەکەی بر اینجا هەردووکیان بۆ ئەوان دەرکەو کە کورد سیمایەکی تایبەتی و خاصیەتێکی تایبەتی لە گۆرانیمانە هەیە وتم پەرواز ئەم دەورە جوانەی هەموویان گەشتە سەر ڕاکەی من باسی خەجەباوە کرا خەجەباوە ئەوەی کە من دراوسێم بوون ماڵی دوای شەهید بوونی هات لە خانوەکانی تەنفیزی و تەشریعی لە کچەکانی مەپرسی دایکتان چیتان چۆن کوژرا چی کرا لە خەڵقی ترم ئەپرسی کۆمەڵێک بابەت لە لای من چەکەرەی کرد بوو دوێنێشەوە من کە باسی ئەو شتانەم کرد هەمویان گیانیان وەکو بڵێ زۆر متەئەسیر بوون بەو گێڕانەوانی من هەمویان وەکو چۆن بڵێ من لە شاشەیەکی تەلەڤیزیۆنە قسەیان بکەم هەموو چاوەکان ئاوە بەرامبەر بە من بوون ئیتر ئەمە بابەتەکانی منە دوکتۆر ئەستەڵێ بچینە ناو ماڵێ کەیفی زیاتر نزیکی ژیانت باش بڕۆین فەرموو دڵت بێرە خۆشە یان دڵت پێتون دەبتو ئەگەر شوێنێکە وایە تەمەنامە کرد چرپایەکەمە وایە شوێنێک لێرە بخەوتمایە ئەوەندە دڵت پێ خۆش منە دڵم بە کتێب خۆش گەورەترین گرفت لە دڵی منە کە مردم بۆ کی ئەبێ کتێبخانە چی لێیە بۆ کێ بێ نازانم بۆ چکە حەزەکەم ئەگە حکومەتی هەرێم ئەو ماڵانی کتێبخانەیەکی وا گەورەیان هەیە با کتێبخانەیەکی زۆر گەورە هەبیە هۆڵێکی گەورە هەموو کتێبەکانم برن لەوێ داینی هی باشە لە پەرلەمان بوو بوو لەوێ داواتان نەکرد شتێکی وا بکرێ ئەو کاتە عەقڵم میوان نەبوو ئەی چ بوو عەقڵم میوان نەبوو کە من لە پەرلەمان ئیتر دەورەکەم تەواو بوو لە 2009 بوو ئیتر کەوتمە ناو دنیای نووسینی خۆمەوانیە ئێستا هەستی پێەکەم زیاتر نرخی کتێب و بەهای کتێب چییە لە ژیانی پەرلەمانتاری پەشیمانی مەسەڵەن چووە پەرلەمان نە باش چی گۆڕانکاریەک بوو لە ژیانت پەرلەمانتاری من توانیمان ئەو یاسایباری کەسێتی بۆ ژنی کورد فەراهەم بکەین ئەمە یەک توانیمان کۆمەڵێک یاسای کوشتنی ژن و سەرۆکی حکومەتیش بێتە سەر ستێجەکە ئەمە بەلایەکی تر توانیمان کۆمەڵێک یاسا کە پێشتر نەکرابوو و دەستوری هەرێمی کوردستان لە سەردەمی ئێمە لە 1990 دەنگیان پێدا بەڵام نەخکرایە هینی جێبەجێکردنەوە ینی من زۆر ئەسڵەن ئەگە تۆ بچی پرسیار بکەی لە خەڵق چالاکترین دەورە لە هەموو دەورەکانی پەرلەمانە خولی دووەم بوو دکتۆرە لەو هەموو کتابە
کتابی وای تێدایە مەسەلەن بە هەدیە وەرگرتبی یان کەسێک پێشکەشی کردبی زۆر مهم بی لە بەڵێ نەک ئەوە ئێستا من شتێکم بۆی گێڕایتەوانە دکتۆر مارگریت ڕۆدینکۆ مامۆستای دوو هەمم بوو خۆی لە لیگرات ئەژیا جاروبار ئەچوون بۆ لای کە باسی کتێب و شتمان کرد نەخۆش بوو وتی کتێبخانەکەم پێشکەشت بێ کتێبخانە خۆی هەمووی 700 کتێب بوو ماشەڵڵا بە چەندین بە 20 کارتۆن من چۆن بۆ پێشکەشی کردی؟ ئاخر وتی 4 مانگی تر ئەمرم پێشکەش بە تۆ بێ یعنی ئەو شتانە حەچی بەرهەمێ خۆی بڵاوی کردوێتەوە بە زمانی ڕووسی لای من دەزەکەوێت یعنی دوای وەفاتی مارگریت چوو یەکسەر کتابخانەکەت کوڕەکەی نامەیەکی بۆ ناردم وتی دایکم مردووە وەرە کتێبخانەکەی برم چوون بۆ ئەو کات ئەو کاتە برایشم لەلام بوو هاتبوو بۆ سەردانم سواری قیتار بووین و ڕۆشتین و کارتۆنمان پیا کرد و شتەکانم تێ کرد و هانیمەوە بۆ مۆسکۆ شتەکە لە لایەکە زۆر خۆشە کتابخانەکە لە لایەکشەوە زۆر ناخۆش ئەوەم نووسیەوە لە کتێبەکە چی نووسی بوو؟ چیم نووسی بوو نووسی بووم کە هەواڵەکەم پێگەشت مرد گەورەترین تراژیدیە لە هەست و دڵ و دەرونی منە دروست بوو بەڵام کتێبخانەکەی کە پێشکەش کردم بەختەوەر بوو کە هەرچی لەسەر میلەتەکەمە نووسراوە لە کۆنەوانێت تا ئێستا و هەموو بەرهەمەکانی خۆشی لە ناو کتێبخانەکە کتابی چاپ نەکراوت لە بەردەست بێ ئێستا چی لە ڕێە مهمترینیان ها یعنی ئەوە تایبەتە لای تو هەر دەبێت کۆمەڵێک شتم ئێستا لە ڕێ چوار کتێبم ئێستا ئاخرش شتێکم پیشان نای نرخ و بەهای فۆلکلۆریکری بۆچی میلەتان بە تایبەتی سۆڤێتی جاران گرنگیانەیە بە فۆلکلۆر چووکە لەو سەردەمەدا خۆت کە ئەڵەی هێنا چینی کرێکار و ئەمانە دەسەڵاتی دەوڵەت لە دەوڵەتدا بوون و یەکێک لە بنەماکانی مارکسی و ئەوانش گرنگیدانە بە چینی زەحمەت کێشان و چینی چوتیاران و چینی کرێکاران و ئەوانە ئەڵێن ئەمە گەورەترین هێزی جوڵانەوەی مرۆڤە ئێستا ئەو کتێبم ئامادەیە بۆ بیبەمەوە لەگەڵ کتێبەکانی ترە چاپی بکەم دکتۆرا زۆر دەنووسی دەستان خۆشبی بەسی چێ دەخینەوە کتابی چێ دەخینەوە هەر کتێبێکی تازە بێت بە شەو لە خەوی خۆم ئەگێڕمەوانێ ئێستا کتێبێکی بیرەوەری هەمە پێنجونیم بەدەستەوەیە زۆر جوانی نووسیوە ئەوانە لەم ماوەیە ئەم کتێبانم تەواو کرد هەموو دارە عەتا ئەمانم هەموو خوێنەوەتەوانێت شت نییە نەم خوێنێتەوە هەچی مزەکەراتی فەرهاد عەونیە خوێنومەتەوانێ هەچی نووسینەکانێکی کۆڕێکیشی کرد بانگی کردم وتی وەرە لەسەر شتەکان بخێنەوە ئەمانم هەمووی ئەحمەد شەریف شتێکی زۆر بیرەوەریەکان دکتۆرا چۆن کاتت باش دەکات باش دەکات لە باتی ئەوەی من ئەگەر هیچ نەنووسم و ئەوانە بە دوو ڕۆژ جاری وایە کتێبێت تەواوکەم خێرایی خوێنەوە خۆم فێری خوێندنەوەی خێرا کردووە دکتۆرا هەموو کات نووسەر گلەی دەکات دەڵێ خوێنەر نییە دوای 15 ساڵی دیکەیان 20 ساڵی دیکە نووسەریش دەمینیان نووسەریش نامین یعنی لەو بڕواایانیم بڵێم نووسەر و قەڵەم ئەمرێت شان بەشانی میلەت ئەڕوات بەڵام ئێستا ئەتوانم بڵێم خوێنەرمان کەمە کتێب کە چاپ ئەبێ نرخەکەی گرانە کە دابەشیشی ئەەکەی کەس نایکڕێت ئەوە یەکێکە لە ئازارەکانی نووسەر وەرە سەیری کە ئەم هەموو کتێبانی کە من چاپم کردووە ئەوە تا ئەمانە ماونەتەوانی چی ئەیکڕێ ئەحمەدی لە 390 هاوارەکە ئەڵێ من چی بکەم طبعی خانی گەوهرە عیرفانە وەلیە مەتن خانێک نەبەتن صاحبی معنات چی بکە ئەڵێ من چی بکەم هەچی ئەوانەی کە من نووسیمە گەوهرن زانست و زانیاریە بەڵام چی بکەم مەتن خانم نییە ئەوە خوێنەرێکم نییە کە ینی بیخوێنێتەوانە ئەی خۆت کتابەکانی خۆت زەحمەتترین کتابچیان بوو نووسیت زۆر پەیوەماندی بووی نامەی دکتۆراکەم شەوی وا هەبوو کە ئاگام لێ نەبوو من ڕووم کرد بۆ دیوارەکە ئەم نووسی لە تەنیشتمەوە پەنجەرەیشم هەبوو سەیری پەنجەرەکەم ناکرد بەڵام کاتێککە ئاوڕم مایەوە سێنم کرد بلدۆزەرێک بەفرەکانی منتیقەکەی ناوچەکەی من ڕاکێشێ و پاکێکاتەوە و خی پێوەکەن بابا ئەوە سەعات 6 من تا ئێستا خەوم لێ نەکەوتووە با بڵێن هەستی وەکۆڵێ حاسەی شەشەم هەستی شەشەمم پێیوتم هەستە بڕۆ بخەوە طبعا ناوان هەمی پەرتوکا هەندێک پەرتوکێت تایبەت دەف دکتۆرا هێنەوەی بخۆشی دای نەفمە مەسەلەن بەسی دابوو نەری تێت کوردات کرد دکتۆرا دابوو نەری تۆ کو خۆی مایتەوە یان دەمینێ یان دابوو نەریت شتێکە دەبی ساڵ بە ساڵ بگۆڕدرێ
پێت بڵێ چەند میلەت بەرەو پێشەوە بڕوە چەند تەکنۆلۆژیای تازە بێتە هینەوە مەسەر بۆ نمونە خۆ سەردەمێک لە سەردەمەکان لە کوردستانە پاسکیل نەبوو بەڵام کە پاسکیل هات پاسکیل خێرایە دڵ و دڵخواز و دڵداری و ئەمانەتی ڕوو دەدا کچەکە ئەڵێ لە زڕەی پاسکیل نەهاتمە دەریە گلەی مەکە و دایکم نایەڵێ ئەجانێ لە دکتۆرە ئەو پرسیارە بکەم زۆر جار دەڵێن دابوونەریت ڕێگرێ لە ئازادی ڕێگرێ لە توزانم لە هەتا نووسەریش ناتوانانی بە کەیف خۆی بنووسی دابوونەریت هیچ ڕێگر بووە لە بەرامبەر ژیانی تو من زۆر دانەجار ئەدیبان و نووسەران کۆبوونەتەوە لە شوێنە نەمتوانیەوە بڕم نەریتەکەەوە قوبڵ نەکردو شەو نەمتوانیەوە درەنگ بێمەوە تێگی ئەوە یەکێکە لەو هۆکارانە عینم من لە دەرەوەی وڵات بەتە ناچوومە دەرەوەی وڵات لە شارێکا ژیاوم ئەو پەڕی تەکنۆلۆژیا و پێشکەوتن و یەکێکە لە وڵاتە هەرە پێشکەوتوەکان چ لە ڕووی کلاسیکیەوە بێ سەردەمی کلای چ لە ڕووی هاوچەرخەوەتەوە بێت بەڵام لەوێ ئێمە ئازاد بووین زۆر دانەجار کوڕەکان وەکو برا وەکو باوک وەکو خاڵ وەکو مام ئاهاتن سەردانیان نەکردی زۆر تەبیعی بوو بەڵام ئێستا من ئەگە کوڕەکانمان شوقەیان هەبێ ناتوانم بڕم نەریتەکەم ڕێگەم نایە ئێستاش ئەگەر ئێستا خۆ من ئێستا دایکم نەنکم ئێستاش ناتوانم سەردانی یەکێ بکەم کە بەتەنها بژی ناتوانم ئەوە حەقیقەتە و پێچوپەناشم نییە لە ژیانمە کوڕێک هات بۆ ئێرە لە مۆسکۆ یەکتریمان ناسی لە تەکنۆلۆژیا ڕۆژی زانکۆ چۆنی و چاکی لەگەڵ کە من نەمناسی وتی چۆم نامن فڵاوتم ئەو تخوا ئەفراسیا و هەورامی ئەوە بەچی مرد وتی کوشتیان وەرە هەمووی بۆ گفتم لە کوێی وتی ماڵم لە هینە لە گوندی ئیتالی دووە بە کوڕەکەم گوناهات بە باوکی مناڵکە وتی مەجالم نییە ئەم ماوەیە بێمێ هەتا کوڕەکە ڕۆشتەوانێ نەمزانی بە ئەو زانیاریانەی کە من ئێستا کتێبێکم لەژێر چاپە لەسەر ئەفراسیا و هەورامی کە دەڵێە سۆڤێت کوردی لەسەر ئاخ نەهێشت سەردەمی ستالی ئێوە گەر من ئەو معلوماتەم بزانایە بڵاومە کردەوە ئەفراسیا و هەورامی بۆ کوژرا ئەوە یەکێکە لەو بابەتانەی ئازارە چێشم چکە نەریتەکە ڕێکانایە خۆشم ناتوانم دکتۆرە ئەوە بەشی گرنگی ژیانەتە بەڵام ژیانت شتی کەشی زۆر جوان و زۆر گەورە و گرنگی تیدایە بچینە دەرەوە زیاتریش بچینە ناو ژیان تا لێرە دانێم زۆر مهمە لای دکتۆر نابی هیچ کتابێک لێرە بستە دەرەوە دکتۆر باوەڕم پێ بکەنیمە ئەتوانم بدەن نە بەعام هیچ کتابێک نابی بستە دەرەی لێرە یان نایەڵم ئللا ئەگەر بۆم بێننەوە ئەوش نایەنە تەجربەم هەیە سیاقەتە چۆنە دکتۆرە زۆر باش سیاق لێ دەخۆری ئەی چۆن سیاقەت زیاتر لە 30 ساڵە سیارەم هەیە ماشەڵڵا لەناو سیارە مێشکت بنووسین و شتووە مەشغوڵ نییە جار جار بیرەکەمەوە نیە بابەتەکەم گەشتومەتە کۆ لەکوێوە دەست پێ بکەم چاویشم لەسەر ڕێگاکەیە ئەم لەو ئەو لەو لە ڕۆژنامەگەری کوردی ڕازی ئێستا یان نە نەخێر ئەگەری سەرەکی چیەکە لێ ڕازینی ئەزایی چۆنە ئەو گرنگیە نایەن ئێستا نە ڕۆژنامە نووسان و ئەوانەی کەوا خەریکی دنیای ڕۆژنامەگەرین زیاتر سەرقاڵی ئەوەن بچنە شوێنێک ئیش بکەن کە بژێوی ژیانیان مسوەگەر بێت ئەمە یەکێکە لە ئەو کۆسپانە بۆ ژنی سەرکەوتوو یەکەم جار پێویستە دایکێکی سەرکەوتوو بێ یان نووسەرێکی سەرکەوتوو بێ یان لەو پیشەیە یا و کارەی دەکا لەوێ سەرکەوتوو بۆی بتە ژنێکی سەرکەوت من پیشە بە شتێکی سەرکەوتووی دائنێ هەر کەسێک پیشەیەکی هەڵبژارد ئەبێ لە بەرنامەی خۆیان دای بنێ دەبێت سەرکەوتوو بم قەرار یا بڕیار کە دەبێت ئێستا چیرۆکێکی ڕووسی هەیە دەبێ و نابێت ئەوە تەرجەمایە دەبێ و نابێت ئەمە زۆر سەرنجی منی ڕاکێشە کە تۆ ئەڵێ دەبێ من ببمە ژنێکی سەرکەوتوو چۆن سەرکەوتووە بی
کۆمەڵێکە بێتەوە پرسیار لە بەردەمی خۆتان دابنێت و ئەبێ لە سەریشی بڕۆی وەکو دەبێت بیۆر بیت دەبێت کە تۆ بیۆر بیت دوو دەبێت باگراوەندێکی ڕۆشنبیری تەبێ لەو بوارەدا بۆ ئەوەی نەکەویتە هەڵەوانەیە سێ هەمیشە و هەردەم ئەبێت تۆ دەربارەی ئەم پیشەی کە گرتوتە بە دوواداچوونت هەبێ متابعەت هەبێت زۆر گرنگە. دکتۆرە هەر کەسێک لە ئێمە ئیترها تەمەنی هەرچەند بێ ئەلبومێکی لە ناو ژیانی خۆیدا هەیە ئەلبومی تەمەنە تۆژەوە ئەلبومە هەیەوەنی هەر بە کتابش هەتا بەڵێ چ شتێکی تایبەتە ئەو ئەلبومە تەمەنە؟ من ئەم ئەلبومی تەمەنە دووسێ شتی گرتوۆتە خۆی یەکەم دڵخۆش بووم بەوەی کە هەموو بەشە کوردەکانی ناو هەرێمی کوردستان ڕێزلێنانێکی گەورەیان بۆ کردم لە زانکۆی سەلاحەدین لە هۆڵی ڕۆشنبیری هەر بەشیەک نوێنەری تایبەتی لەسەر کار و چالاکی من و دەوری من قسەیان کرد ئەمە بەختەوەریەک بوو بۆ من ئەمە یەک دوو سەرۆکی زانکۆ هەڵسا لەسەر من قسەی کرد سێ دکتۆر عومەر نورەدینی وتی دکتۆرەکە ئێستا لە پەرلەمان نەماوە و تەقاعود بۆ ئەمانە کاکە ئەوە هەر بەردەوامە ئێستاوە تا لە لای ئێمە دەرزەڵێتەوە ئەمە ژنێکی زۆر چالاکە و دەستی کرد بە باسکردنی تەقاعود بوون لای دکتۆران نییە لای نییە چونکە تەقاعود نییە لە عیلمە نابێت تۆ لە خۆتا دای بنێ ئەمە خزمەتە ئەمە تۆ خوا تەمەنێکی یاویتە تۆ ئەتوانی لە هەفتەیەکە 4 سەعاتێ 2 سەعاتێ سەعاتێ پشوبەی بەخۆت بەڵام بەردەوانی لە کار و زانست و زانیاریە هەمیشە و هەردەمە. دکتۆرە سەردەمی خۆ وەختێ وەت خوۆن چۆبی و خوۆندنەوە کە هین چۆت بینە من سەردەمی من ئەگەر باسی کولێژەکەی سەردەمێکی زێڕین بووین ئێمە چ لە جلوبەرگا بوو بێ چ لە تێکەڵاوی کوڕکچ بووێت لە زانکۆکانە تێکەڵاو بووین ئێمە ئەمە یەک دوو مامۆستای چاکمان هەبوو من ئێستا بیرمە کە کەمال مەسەر و دکتۆر عیزەدین و علادین سوجادی ئەوانە کە ئاهات لەگەڵ دکتۆر خەزمەندارە ئاهات نەپۆلەوانە هەموو چاوەکان لەسەر دەم و چاوی ئەو مامۆستایە نەبوون ئەمە کەمەیان شتی چاکە ئەمە یەک دوو وایان لە تۆ ئەکرد زیاتر تۆ پابەندی کەلتورەکەی خۆت بیت پابەندی ئەدەبیاتی خۆت بیت مێژووی میلەتەکەت بیت دکتۆر عیزەدین ئەحمەدی خانی پێدەوتین مەموزینی ئەحمەدی خانی خوا شاهیدە 2600 و نازام چەند بەیتی هەیە ئەحمەدی خانی من زیاد لە 1000 بەیت لەبەرم بوو سەرنامەی ئێستاش بەم عومرەوانەیە کە ئەموت بووە دکتۆر عیزە سەرنامەی نامە نامی ئەڵڵایە بێ نامی بینا تەمامە وەڵڵا ئەی مەطلعی حوسنی عاشق بازی محبوبی حەقیقی مەجازی ناوی تەیە ئیسمی تەیە ئێستاش ئەوانە مەسەلەی عشق بوو لە بەرد بوو یان مەسەلە چ بوو مەسەلەی تێگەشتنم بوو یعنی کە مەموزینی خانیم ئەخوێنەوانە تاکو نەبێژن مەسەلە بۆچی ئەو مەموزینی نووسیوە تاکو نەبێژن کو ئەکرات بێ معریفەتن بێ ئەسڵ و بنیات ئەنواعی مەلە لە خوددان کتێبن کرمانجیە تەنیە صاحب نەسیبن ئەوانەی کە ئەی خوێندنەوانێ نەڵێن کورد عشقی نەکردووە بەڵێ عشقی کردو عشقیشی کرژ بۆ خۆ ئامانج ئەوە من مەموزینتان پێشکەشەکەم تو بینت کوبوو لەگەڵ عشق و باوکی دانەر ئەو ئێمە هیچ ڕۆتینی بوو ژیانی ڕۆتینی دەخوازەکەمان زۆر سادە و ساکار بوو بە بیرت دێ هەمووی هەمووی خۆی هێنە ژنێکی وت لە ژوورەکەم دانیشت بوو پێی بڵێ بزانم شوم پێکە ئیترەوە تەقلیدی بوو بەس دیارە خۆی عاشق بووە ئەگەر نەبوو وەڵڵاهی شتێکە لەوە ئەچێ قەت باسی نەکردووە خۆی خەڵق زۆر باسی منیان بۆ کردووە ئەویش ئیتر بیری لێ کردوتەوانێ و ئیتر ئەوەیە ینی ژیانەکە نسیب و قسمەتیش دەورە بینێ دکتۆر ئەوە باسی ئەو کاتت کرد کە ئێوە لە زانکۆ بوون و دەتان خوێن ئێستا مەسەلەن باسی سەردەمی ئێستا بکەم ها بەشێکی زۆر لە زانکۆ پەیمانگاکان هەوڵ دەدەن بە زمانی دیکە چزانم قوتابی فێری علم و معریفەت بکرێ بۆ نمونە هەیە زمانی ئینگلیزیە فڕەنسیە ئەڵمانیە هەر شتەکە ئایا ئەوە خاڵێکی سەرکەوتنە یان دەبی زیاتر پەرە بە خوێندنی کوردی بدرێ لە ناو زانکۆ پەیمانگاکان من سەردەمی خۆمانە ئێمە هەمیشە هەڕەشەی زمانمان لەسرە بۆچی چکە ئێمە زمانیان قەدەغە کردبوو لە ئێمە بە کوردی قسە نەکەین لە ئێرانیش بە ئێرانی بەهێنی بە فارسی لە تورکیا بە تورکی
ئێمە ئەوەی کەوا بۆ ئێمە ماوەتەوە ئەو دەستنووسانە بوو کە لە حجرەکان و مەلاکانی مزگەوت شعر و پەخشانیان بۆ ئێمە جێهێشت بوو. ئەم کولیانە کراوەتەوانیە بە پلەی یەکەم من بۆ پارەیە. باوەڕم پێ بکە بەڕێی من ئەمە جۆرێکە لە داگیرکردنی هەزر و هەستی نەتەوایەتی کورد. ئەمە وەکو چۆن ئەڵێ کۆڵیانیزم کە ئیسیعمار هات عەقلیشی داگیر کرد، خاکی داگیر کرد هەموو شتێک. ئێستا ئەمز بە ڕێگەی زمانەوانە ئەیانەویە بیرکردنەوەی مناڵی کورد بەرەو ئەو زمانانە بڕوە. ئێستا من دوور نەڕۆین، کچەکانم مناڵەکانیان لە یینە پیانە لە مۆرە شعرێکی شاعرێکم بۆ بڵێن نایزانە. تێگەی من ئێستا کە لە چەند کولیەکی ئەهلی دەرزەڵێمەوە دەرسم وتۆتەوە ئەیشیلێمەوانێ ئێستا تابی کە یەتە ژوورەوانێ خوێنکار کە یەتە ژوورە و قەڵەم و کاغەزی پێ نییە. تۆ بەچی تەفسیرەکەی لە سەردەمی ئێمە ئەگەر دەفتەرمان پێ نەبوایە و کتێبەکەمان پێ نەبوایە مامۆستەکان تووڕابوون و غیاباتی شەبوو. ئێستا زۆربەی زۆری ئەو کولیانە تەلەبە دەوام کە دەوام نەکە غیابات نییان. مەگەلە وەختێتە و دکتۆریژی گرت تەشوی دیر نەیەخینین ئەم هاتینە ماڵ ئەم گەلە خۆشحاڵ بە دکتۆرە گەلێک مەمنونی تەمە ڕەبێ هەر سەرکەفتی هەر ساق و سەڵامەت بی بۆ دینیاتە بۆش هیوادارم هەردەم هیویدارم تە بە ساق و سەڵامەتی گەلەک مەمنونت.